وەکو وعدم پێدا بوون کە وەکو ستۆدیۆیەک شتێکی بەسیط دروست بکەم و بۆ ئەوی کە تەماشای ڤیدیۆیەکان دەکەن هەم لە ڕووی باگراون ئیزعاج نەبن و هەم شتی باش و جوانتر ببینن، هەروەها هەم لە ڕووی دەنگ و هەم لە ڕووی کواڵیتی مۆنتاژ بەرەبەرە هەموو شتەکان ئەوە دەکەم. ئێستا ئەگەر گوێتان لەبی ڤیدیۆکەی پێشوم ئەوی لێرە دامنابوو دەنگی خراپ بوو، ئێستا مایکی بەکاردێنم، ئیتر مایکێکی باشتریش بەکاردێنم دامناوە. بەس ئەوتم بەس بۆ ئەوی پێتان بڵێم کە ئەوانەی کە لە داهاتوو دێن زۆر باشترن لەوەی کە ئێستا دەیبینن. طبعاً ئەو ماوەی پێشوو کە مەزموعە ڤیدیۆیەکی باشم دانا لە یوتیوب، خەڵکێکی زۆر کۆمنتی لێدا کە من بۆ ڕڤیو نەکەم پێداچوونەوە نەکەم بۆ فیلمی پرستیژ ئەوەی کریستۆفەر نۆڵان. طبعاً فیلمی پرستیژی کریستۆفەر نۆڵان لە بەرهەمهێنانی ساڵی 2006 لەسەر خواستی ئێوە بڕیارمدا دووبارە تەماشای بکەمەوە ڕڤیو بکەم، چکە فیلمەکە زۆر کۆنە. کاتی خۆی من لە جامیعە 2008 یان 9 یەک جار دیتی بووم، ئەو کار بەدڵم بوو، لەو کاتەوە مەجال نەبوو سەیری کەمەوە یان بە برچاوم نەکەتێ، بەس لەبەر دڵی ئێوە دووبارە بڕیارمدا تەماشای بکەمەوە پێتان بڵێم کە ڕام چیە لەسەر فیلمەکەەوە، وەک هەم عادەتی ئەو چەناڵام هەندێک زانیاری زیاتر بخەمە ناو فیلمەکە بێزگەلەوەی کە لە فیلمەکە باس ناکرێت. طبعاً فیلمی پرستیژ کریستۆفەر نۆڵان لە ساڵی 2006 وەک پێم وتم بەرهەمهێنراوە، چیرۆکێکی باسی دوو ساحر دەکات کە پێک و ئیش دەکەن لە قرنی 19 بە حساب ئەوەندەی کە لەبەرەوەی کە باسی نیکۆلا تێسلای دەکات کە ئەوی تێدایە دەبێت قرنی 19 بیتن، ئەو کاتە نیکۆلا تێسلا لە ئەمریکا بۆ، بەس ئەوە خۆی فیلمەکە باسی بەریتانیا دەکاتن، بەس تۆزێک خەیاڵی زانستی تێدایە کە نیکۆلا تێسلا چۆن کریستۆفەر نۆڵان لەو فیلمە تێکەڵی کردووە. طبعاً فیلمەکە باسی هیو جاکمان و کریستیان بیل دەکات کە هەردووکیان دوو ساحرن پێکەوە ئیش دەکەن لەگەڵ مایکل کین کە ئەو دیزاینەری سەحرەکانە، چکە ئەو کات خەڵک هیچ شتێک نەبوو وەکو ئێستا تەرفیهی و شتیوا خەڵک تەماشای مۆبایل بکە یان تەماشای نێتفلیکس بکە یان بستە سینەما. ئەو کات بەس مەسرحی هەبوو یان یەکێکە بوو مەسەلەن ممثلێکی کۆمیدی دەچوو لەسەر مەسرحی شتی کۆمیدی دەکرد و لە هەمان کاتیشە یان مەسەلەن گۆرانی لایڤ لەسەر ئەوەی مەسرحی شتیوا هەبوو. طبعاً وەک پێم وتن باسی چیرۆکی ئەو دووەی دەکاتن، ئیتر ئەو دووە مەزموعە سەحرێک دەکەن، خۆی وەکو هەموو فیلمەکانی نۆڵان کە یەکەم جار تەماشا دەکەیت تۆزێک ون دەبی یان لێ تێک دەسی کە ئەو فیلمە باسی چ کاتێک دەکاتن و یەکسەر بە ئەو دیمەنە دەست پێ دەکاتن کە کریستیان بیل محکەمە دەکرێتن لەسەر ئەوەی کە هیو جاکمانی کوشتووە. طبعاً کریستیان بیل کە بۆت بەدیار دەکەوی کە بەرەبەرە کە پێشاندرا لە چیرۆکی فیلمەکە کە ئەو دووە پێکەوە ئیشان کردو لەگەڵ هیو جاکمان کریستیان بیل هەردووچیان ساحر بوونیە، وەک پێم وتی مایکل کین کە دیزاینەری سەحرەکانیان بووە. طبعاً یەکێک لە دیمانەکان ئەوەیە کە ئەو دووە بەچی ئەو هادەبێن دەبنە دوژمنی یەک و عداوەتی بۆ یەک دروست دەبێت لە بینیان، ئەوەیە کە سەحرێک دەکەن کە مایکل کین سەحرەکەی داناوە. سەحرەکە ئەوەیە کە بۆ ماوەی چەند سانیە کچێک هەڵدەگرن فڕێ دەدەنە ناو ئاوەکە، طبعاً بۆ ئەوەی لە چەند سانیەک بتوانین ناو قەفەزێکی ئاوە سندوقەکە بتوانی بێتە دەرەوە. طبعاً نوعی گرێدانی پەتەکە لە دەستیان و لە قاچی تۆزێکی یونیکە دەبێت ئیلا بۆ نوعی بۆی بە ئاسانی بتوانین دەستی بکاتەوە سەری دەربێن و نەخنچێتن. طبعاً لێ جارێک لە جارەکان طبعاً ئەوەی دەکاتن گرەیەکی بەنەوەک لە نەوەکان لێداتن، گرەیەکە ئەوەیە کە تۆزێک ئەوەترە فەرقی هەیە. لەو کات لە دیمەنێک مایکل کین پێیان دەڵێ با ستایلی گرەیەکە نەگۆڕین چکە زەحمەتە دەستی بکات و احتیمالە بخنچێتن یان بمرێتن. ئەوانیش ئەوە کریستیان بیلش دەڵێ نا، دەڵێ ئەگەر ئەو گرەیەکی ئەمە بەکارێن زۆر شلە لەوانەیە احتیمال لە کاتی بەرزکردنەوەی ئەو کچە کە ژنی هیو جاکمەنە بکەوێتە خوارەوە حەیامان بچیان سەحرەکە هەمووی تێک بچێتن. طبعاً بڕیار دەداتن گرەیەکی ئەوە دەکاتن نەجاتی نابێتن و ژنی هیو جاکمان دەمرێتن. لەو کاتەوە عداوەتێک دروست دەبی لە بینی کریستیان بیل و هیو جاکمان، هەردووچیان دەبنە دوژمنی یەک. طبعاً و هەروە کریستیان بیل هەوڵ دەدا بۆ خۆی بەتەنیا ئیش بکاتن و هەندێک لەولا لە شوێنی قەڵەباڵ و شتیوا هەندێک سەحر و شتیوا دەکاتن، ئەویش هەروە لە شوێنی خۆی گرێت دانتن سەحری خۆی دەکاتن و ئەو شتانە ئەتا هەردووکیان بەناوبانگ دەبن و وەکو دەبنە ڕایڤڵی یەک، دەبنە منافسی یەک. طبعاً لە پێشەوەی کە ببنە منافسی یەک هەردووچیان هەوڵ دەدەن بستنە ئەو شوێنانەی کە ئەوان سەحری لێ دەکەن وەکو بە ئەوەی متەنەکر بۆینیان ناسنەوە بۆی سەحریوانیان سەحرەکەی تێک بدایان کەشفکایان ئەحرازیان کە بەرامبەر خەڵک بۆی تووشی مووقفن. ڕۆژێک لە ڕۆژەکان هیو جاکمان لەوێن دەرکە دەبینی سەحرەکی دەکاتن کە سەحرەکە ئەوەیە کە لە دەرگایەک دەسەر ژووری کریستیان بیل بە نەفسی سانیە لە دەرگایەکتر دێتە دەرەوە. ئەویش سەحرەکە زۆر دقیقە، زۆر سەریعە، زۆریش کواڵتیەکەی باشە. لەوێن دەرەوە هیو جاکمان تووشی سەدمە دەبیتن کە ئەو سەحرە
چۆن کراوە حتا بە مایکل کین دەڵێ ئەو سەحرە چۆنە دەڵێنا لەوانەیە نەفرێکی نابی بەخۆی بچێتن و ئەو شتانە کە بەسیترین شتە ینی بۆ نمونە تۆ شتێک دەبین لە پێشای خۆت دڵێەوە ئەوەکەیتی ینی شەبیهەکەیتی ینی ئاسانترین فکرێکە فکری لێ بکە یەکەمین خطوە هەموو کەسێکی ئینسانێکی عاقڵی یەکەمین فکری بەدیهی کە فکری لێ بکاتەوە یەکسەر دەڵێ نەفرێکیان ناو نزیکە لەو بۆیە ئەوەی کراوەکی و جاکمە لە بەرەوەی ئیگۆی ئەوەندە بەرزە ئەوەندە ئەوەیە قەت قەناعەت ناکە هەر دەیەوێت بە نەوعک لە نەوعەکانی ئیثبات کاکە ئەو شتێکی یونیکی کردویان شتێکی تایبەتی کردو دەیەوێ کەشفی بکاتن طبعا لەو کاتەوە دەنگوی ئەوەی هەیە کە نیکۆلا تێسلا لەوێن دەرەکە مخترعەکە و ئینڤێنتەرەکە بە هەموو شێوەیەک لە شێوەکان دەیەوێتن ئەو جیازی بۆ دروستکاتن وەکو سەحرەکیان ئەو جیازی سەحروشتیوا دروستکات تاوان دەچی دیمەنی نیکۆلا تێسلا دەبینی بەس بۆ ئەو کەسانەی کە زانیاریان نییە نیکۆلا تێسلا لە ساڵی 1970 لای تۆماس ئەدیسۆنێکی کردووە کە هەموو خەڵک دەزانی دەڵێ باوکی ڕووناکی و باوکی گڵۆ پشتیوانیکۆ ئەوەیە تۆماس ئەدیسۆنە بەس ئەو زانیارە لای زۆربەمان غەڵەتە لەبەرچی لەبەرەوەی نیکۆلا تێسلا ینی ئەو اکتشافانەوی کردوێتی زۆر لە تۆماس ئەدیسۆن ئەو بەس تۆماس ئەدیسۆن لەبەرەوەی کابرایەکی ئەتا بڵێ مادی و لە ڕووی مارکتینگ زۆر زیرەک بە بەس لە ڕووی علم بۆ دەرەجە نەبووە بە هەموو شوێک لە شێوەکان ویستوێتی نیکۆلا تێسلا بشکێنێتەوە نیکۆلا تێسلا ئەوە بکاتن حتا نیکۆلا تێسلا لای ئیش دەکات کاتێک لە کاتەکان بە نیکۆلا تێسلا دەڵێ ئەگەر پرۆجێکتێکی ئەگەر بۆم بکەی ئەو پرۆجێکتە من $5,000 دەدەمێ طبعا بۆوانەی کە نازان نیکۆلا تێسلا بە ئەسڵ خەڵکی کرواتیە ئەو کات کرواتیان نەبووە بەس بە ئێستا کرواتیە ئەویش نیکۆلا تێسلا نانویتن ڕۆژی 18 ساعت ئیش دەکات بۆ ماوەی کاتێک ئەو شتێک کە لی داوا دەکات تۆماس ئەدیسۆن دروستی دەکاتن طبعا کە دەچێتە لای تۆماس ئەدیسۆن زۆر کابرایەکی ئەتا بڵێ حەقیر و سەگسەک باب بووە پێی دەڵێ ئەمن بە سوحبەتم گوتێت و بۆ باوەڕکردێ چێ گوتیتی ئەمنەوە نوکتێکی ئەمریکیە طبعاەوە دەنجی دایتەوە ئەو قسانە هەمووشی ڕاستە پاشەوەی کە نیکۆلا تێسلا مرد ئەو کات خەڵک قەدری زانی ئەو کابرایە کە چەند زیرەک بووە طبعا گەورەترین مشکلەی هەردووچیان ئەوە بووە کە نیکۆلا تێسلا باوەڕی بە ئەیسی بووە کاربای ئەیسی تۆماس ئەدیسۆن باوەڕی بە کاربای دیسی بووە ئەیسی پێی دەڵێن ئەلتەرنێتینگ کەرنت ینی ئەو تەیارەی کاربایی کە دەڕوا بەرز و نزم دەبێتەوە بە هەموو ئیزایەک دەڕوا بەس دیسی پێی دەڵێن دایرێک کەرنت ینی کەرنتەکە سابتە بە خەتێکی مستەقیم دەڕوا طبعا هەردووکیان ئەدڤانتێج و دیسئەدڤانتێجی هەیە هەردووکمان ئێستا ئەمە هەردووشی بەکاردێنین مەسەن کاربای ماڵێ بۆ نمونە ئەیسیە مەسەلەن شاحینە دیسیە لێم تێدەگەن چۆن بەس ئەو کات تۆماس ئەدیسۆن بە هەموو شێوەیەک لە شێوەکان دژی ئەوە بوو کە ئەیسی بڵاوێتەوە کە ئەیسی پێویستی بە کێبڵی باریکترە مەودای باشتری هەیە دەتوانێت بە هەزاران کیلۆمەتر کارەبا بنێری بە یەک کێبڵ کارەبایەکە ئیفیشنتە ینی ئەوەی دانابەزی پێویستی بە مۆلیدە شتی زەخم نییە بۆ ئەوەی ئەو کارەبای بەرهەمبێنی طبعا بە هەموو شێوەیەک لە شێوەکان دژی یەک بوون لەو مۆزوعە حتا تۆماس ئەدیسۆن يعني بنوع دژی ئەو ئایدیا ئەو نوع ئەیسی کارەبای تێسلا بوو ینی باورکە ئەوەی دەکرد وەکو مەسرحی خەڵکی بانگ دەکرد منداڵی بانگ دەکرد وت پار دەدانێ بڕۆن هەرچی زورج و حیوانە یان پشیلە و سەکێ بینن دەیبینی کارەبای ئەیسی ئەوەی لە حیوانات دەدا دەیبینی دەم و دەست دەمرن خەڵک بۆی خەڵک بترسێ کارەبایەکەی وی بەکارنێنن بچن کارەبای تۆماس ئەدیسۆنی بەکاربین حتا گەورەترین معڕەز کرا لە ئەمریکا ئەو کات هەموو فکرەکە ئەو بوو کە عقد بکرێ لە بینی چێ ئەو وەرگری ئەو عقدە وەرگریتن کام شەریکە بۆی کارەبایەکەی دەنگ بداتەوە طبعا شەریکەکەی تۆماس ئەدیسۆن ناوی تۆماس ئەدیسۆن کۆمپانی فۆر زە ئەلێکتریسیتی شتێکی وایە غەڵەت نەبم ئەوەندێکی خوێندومەتەوە لەسەری طبعا هەموو ینی بەزم و شەڕەکە لەسەر ئەوەیە کە قسەی چیە ئەخیری ڕاست دەرچیتن حتا لەبەرەوەی هێندە قسە هەیە دوای ئەوەی کە چەند ساڵێک دوای سە ساڵێک دەردەکەوێتن لەبەرچی تۆماس ئەدیسۆن بە هەموو شێوەیەک لە شێوەکان دژی کارەبایەکەی نیکۆلا تێسلا بوو ئەویش ئەو بوو کە نیکۆلا هەرچی بەڕای اختراع هەیە ئەوی لە کارەبای دیسی ئەدیسۆن هەیە لای تۆماس ئەدیسۆن بوو وەکو پێشم وتم تۆماس ئەدیسۆن کابرایەک بوو ئەوەندە حەزی لە پارە بوو ئەوەندە کابرایەکی مادی بوو چونکە ئەو فکری لەوەی دەکرد ئەگەر کارەبایەکەی وی تعمیم بکرێ گشتانی بۆ بکرێ لە هەموو ئەمریکا و لە هەموو دنیا هەرچی شەریکاتێک کە کارەبای بەکارێن فۆرێڤەر ینی فۆرێڤەر بۆ هەتای دەبی پارە بدەنە تۆماس ئەدیسۆنی بۆیە هەرچی لەبەرەوەی بەڕای اختراعەکانی هەمووی ئەوە طبعا دوای ئەوە هەوڵیدا لەگە ئەمریکا کورسی ئەعدامی دروست کرد کە خەڵکی بکوژن ئەعدام کەم بە کارەبای بۆی بەس خەڵکی بترسێنن لە کارەبایەکەی نیکۆلا تێسلا کە ئەیسیە کە دوای چەند ساڵێک دەرکەوتکەنی ئەوەی نیکۆلا تێسلا بە 1000 سنەی زەڵئی باشترە لەوەی
تۆماس ئەدیسۆن ئەو کارەبای کە 50 دقیقە دەتکوژی ئەوەی نیکۆلا تێسلا ڕاستە خەتەرە بەس لە عین وەخت کارەبات و ئەگەر بچی دەستی لێ بێ ئەکی دەتکوژی پێویست ناکە دەستی لێ بێت طبعاً ئەوە ببوورە دەرچووم لەو مۆزۆی پرستیژی بەس وەک پێم وتن بۆچی کە ئەو زانیاریتان هەبی کە لەوێ نیکۆلا تێسلا باسی نیکۆلا تێسلا دەکات کە لە فیلمی پرستیژ کە خەریکی داهێنان و ئەو شتانەیە طبعاً جیازێکی دروست کردووە شت کۆپی دەکاتن بۆی بەدیار دەکەوێتن دڵێ هەبی نەبی ئەو کریستیان بێل لای ئەو شتەی کردووە ئەو کۆپی کراوە بۆیە کۆپی خۆیتی تر بە هەموو شێوەیەک زەخر لە نیکۆلا تێسلا دەکات کە جیازێکی بۆ دروستکە کە کۆپی بکە حتا لە دیمەنێک لە دیمەنەکان نیکۆلا تێسلا لەگەڵ ئەوەکەی یاری دەرەکەی دەری دەکاتن وەرزانی شتەکەەوە نەبوو دەڵێ هێشتا تەواو نەبوو ئەو اکتشافی من ئەو داهێنانەی من بە تەواوەتی نەمتوانیەوە دروستی بکەم چاوەڕێکە با تەواو بێ ئیتر ئەو کات دەبینن ئەو کات دەبینی کە شتەکە چییە ئیتر کە دێتە دەرەوە دەبینی ئەو هەموو کڵاوی وی لەوێ لە دەرێ ئەو کار بووی بەدیار دەکەوێت کە ئەو ڕاست ناکاتن داهێنانێکی ڕاست بۆ طبعاً فیلمەکە تۆ بە هەموو شتێک لە نیشێوەکان بۆی دەچی کە خەیاڵی زانستیە دەڵێ مادەم ئەو نیکۆلا تێسلاوی دروست کردووە کریستیان بێڵیش ئەکید بە لای ئەو جیازی بەکارێنەوەیان شتێکی تری بەکارێناو کە نیکۆلا تێسلا دروستی کردووە بۆی بەس خۆی هەموو پڵۆتی فیلمەکەی کە لەوەی بۆت بەدیار دەکەوێت ئەخیری کە کریستیان بێل برایەکی جمکی دوانەی هەیە و بەخۆی دەچیتن و لای کەسی باشی نەکردو و هەردووکیان ژیانی یەک دەژین بۆ ناگیری یەکەچیان وەکو ئەوەی دەکاتن مێکەپ و ئەو سمێڵ وشتی فێک دادنێتن وەک ئەوەی بی یاریدەری کریستیان بێل بی هەر کاتێک یەکەچیان کە ژیانی ئەو بژیتن ئەو کەیتر دەبێتە مساعدیان خۆی دەشارێتەوە حتا لە دیمەنێک لە دیمەنەکان کە کریستیان بێل ئەفو کە هیو جاکمن کە سکالێت جوانسن دەنێرتە لای ئەوەی دەڵێ بڕۆ جاسوسی بکە بۆ هەموو ئەوەکانم بۆ بینە سڕەکانی بزانام ئەو سەحرە عەزیمەی بەس کردو کە لەو دەرگایەتی لەو دەرگایەتەوە طبعاً کە دەچێتن ئەو نازانی ئەو دوو کەسن ئەو یعنی تووشی خۆشەویستی دەبی لەگەڵ کریستیان بێل لەگە برایەکیان دوای ئەوە خۆی ئیتفاق دەکات لەگەڵی دەفتەرێکی دەداتێ ئینۆتی دەڵێ ئەوی بدێ و بەبێ سەحری دابی ینی لە زیاتی ئەوەی ئەو فێڵەوەی بکە ئەوانە سەری هەردەگەڵێنەوە فێڵ لە هیو جاکمن دەکاتن حتا ژنەکەشی کە ڕەبێکە هۆڵە لەوێندەر بۆی بەدیار دەکەوی یان پێی دەڵێت و منت خۆش ناوێ هندێک زار نوعێکی تری هندێک زار نوعێکی تری ئەتو ئۆلیڤیات خۆش دەوێت حتا ئینتحار دەکاتن بەس هەر بووی بەدیار ناکەوی کەشف ناکە کە دوو برانە خۆی بالفعل برایەکەی تری ئەوەی خۆشوە سکالێت جوانسن نەک ژنی ئەو بەس ئەو کەشف ناکە ئەوە دەزانی ئەوەیە نەفسی کەسن بۆیە ئەخیرەکەی کە بەدیار دەکەوێتن کە شتەکە زۆر بەسیتی یان شتی بەسیتی ئینسانیە شتەکە نە سایفایە خەیاڵی زانستیە حتا ئەوە دەگیرێتن حکم لەسەر یەکەیان دەدرێت کە بە مردنی هیو جاکمانی لەبەرەوەی ئەو سەبەب بووە بۆ ئەوەی نەیتوانیوە خۆی ڕزگار کە یان یارمەتی نەداوە خۆی ڕزگار کاتن لە محکەمە حکم دەدرێت و دەگیرێتن و ئەدام دەکرێت هەر لەوێن دەریشەوە دەست پێ دەکاتن طبعاً دوای ئەوەی کە دێتە سزنی لای لەگەڵ کچەکەی بە هاوار دەکات لە یەکەمین دیبین دەڵێ ئەو ئەگەر ئێوە منتان گرتووە بۆ ئەدام دەکەم بۆی ئەو کەسم کوشت ئەو کەسە بەرامبەرمە طبعاً هیو جاکمن پاشوی کە جیازەکەی دروستەکە هەموو جارێ ئەوی دەکاتن مەسەلەن خۆی لە شوێنێک دادنێ و لە شوێنێکی تر دەڕسێتن ئەو کۆپیەکانی خۆی هەموو دەکوژێتن لە ناو ئەو ئاوەکە دەبیتن دەستێتە ناو ئاوەکە بە حساب ئاوەکە دێت دەرەوە بەس لە پشتی مەسرح دێتە دەرەوە ئەسڵیەکە هیو جاکمن بەس ئەوکەی تر کۆپیەکەی خاتە ناوی و ناشێڵی بێتە دەرەوە بۆی بمرێتن چکە جیازیە خۆی کۆپی دەکاتن کریستیان بێڵش ئەوەی دەبینێتن کە ئەو کۆپیەکەیتی مردیە کە تیتە ناو ئەوەی دەوێ یارمەت بە حساب یارمەتی نەداوە یارمەتیش دەداتن بەس هەر فریان ناکرێت کە کاتەکە کەمە دەخەنچێتن و دەمرێتن و بۆ توهمەیە دەگیرێتن و حکمی ئەدامی لەسەر دەدرێت طبعاً فیلمەکە وەک وتم فیلمەکە نۆڵانانیە بە تەواوەتی یعنی ئەوەی کە تویست دەکاتن بە کات و باسی دووسێ تایملاینی زیاد دەکاتن بە شێوەیەکی جیاواز بەس هێشتا نەبووتە ئەو نۆڵانەیە ئێستا کە دەبینین کە فیلمەکانی بە تەواوەتی باسی سێ خەتی جیاوازەکە سێ هێڵی جیاواز یان سێ چیرۆکی جیاواز هەر چیرۆکەی شتێکە ڕەبتی بۆ ئەوکەیتر نییە لە کاتێکی ترە دوای ڕەبت دەبێتن یان بە شێوەکان دەوێت شتێک بگەینی بە تۆ باسی بکا بۆ تۆ بەس لەو فیلمە بیدایەتی هێشتا نەگەیشتوتە ئەو قیمەیە کە بتوانانی ئەو شتە بکاتن یان بیدایەتی غەڵەت نەبم پێنجەمین فیلمی کریستۆفەر نۆڵانە کە باسی ئەو وتم ئەو مۆزوعی پرستیژ دەکات بۆ خۆش فیلمەکەگە دەست پێ دەکاتن باسی ئەوی دەکاتن کە سەحر مایکل کێن باز دەکات لە سێ هەنگاو پێک دێ یەکەمینیان زە پڵچ دوێمینیان کە وعد بدەیت کە شتێکی تەبیعی بکێ غێر تەبیعی دوای زە تێرن کە شتەکە بگوازی و بیبێ ئەو لای ئەم زە پرستیژ کە ئەو قورسترین بەشە کە چۆن بگەڕێەوە ئەو کاتەی بیدایەت بەس بە شێوازێکی جیاوازی غير طبيعي طبعا بو كساني يعني زانيار نییە وشەی پرستیژ مانای چێ وشەی پرستیژ ینی
يعني وەکو بڵێ شوێنی کۆمەلگایی مەکانەت مجتمع يعني مثلا من پرستیژی من وا ناخێنی من نەفەرێکم لە کۆمەلگا دیارم ئەو شتانە بەناوی منە من دەبی لەو مستەوە نابی لەو مستەوەیە دابەزم بۆ ئەو کەسانەی کە زانیاریان یەکە وشەی پرستیژ لە چی هاتووە طبعا ڤیدیۆیەکە وەکوتم لەمە دو هەوڵ دەدەم هەرچی ڤیدیۆیەک لەسەر فیلم یان لەسەر شتێک بکەم تێکەڵی کەم بە زانیاری لەسەر ئەو فیلمە کە شتێک باس کراوە یان شتێکی یان شتێک هەست دەکەم پێویستە باسی بکەم بۆیە لەوانەیە ڤیدیۆیەکان درێژبی بەس هەر حەزم کرد بۆتان باس بکەم لەسەر ژیانی نیکۆلا تێسلا ئەگەر حەستان لێ لە کۆمنت باسی ژیان نیکۆلا تێسلا بکەم و چۆن ئەو ململانەی هەبوو لەگەڵ تۆماس ئەدیسۆن لەو کاتێکە لە کرواتیا لەو کاتێکە لەدایک بوو لە کرواتیا دەچێتە ئەمریکا و لای تۆماس ئەدیسۆن ئیش دەکاتن و چۆن دەمرێت و چۆن FBI دەست بەسەر هەموو ئەوراقەکانی بەحسەکانی دەگرێتن دوای ئەوەی مردن دوای 10 ساڵ کە بڵاو دەکرێتەوە لە کۆمنت بۆ بنووسن ئەو کەسانە گەیشتینێتە ئێرەش بۆ ڤیدیۆیەکی کە بەتەواوەتی جێگای دڵخۆشیە بۆ من زۆر سوپاسان دەکەم بەس وەکوتم لەبیر نەکەن لایک و سەبسکرایبی چەناڵەکە و هیوادارم شتی باشتر پێکۆ پێشکەش بکەین و سوودم زیاتر هەبێ بۆ ئێوەی بەڕێز